تو لە ڕێەکانی سەرچیا کە ئێمە گەیشتین قەدرێ پێش ئێستا ڕانی پیا تێپەڕی و شوانەکانیش هەندێک جار هۆرەیەکی هێمنانەی پیاکەن و سروەیەکی سەوزی چیاییش درەختەکانی هێناوەتە سەما دۆندەکانیش تەماشای قوبەی شینی ئاسمانەکەن و دۆڵەکانیش کپ و خامۆش ئەمە پێناسەی مەملەکەتی شارباژێڕە ئەوەش دۆندی جوان و سەرکەشی کوڕە کاژاوە 2159 مەتر لە ئاسی ڕووی دەریاوە بەرزە ئێمە لەسەر ڕێین بچین بۆ یەکێک لە گوندەکانی ناحی سرۆچک بەرزنجە ئەویش گوندی بەرقەڵایە لە نزیک حاجی مامەنگ ئەچینە ئەوێ باس لە ژیان و گوزەرانەکەین و مێژوش یەک دوو لاپەڕ هەڵێنەوە بێ بزانین کورد وەکو چیایە ئەو سەرەی هەڵی ئەوڕێ بۆ هیچ دوژمنێکی دانانەوێنێت کەواتەوە با بچین بۆ سەر قەڵا لە ناحی سرۆچک لە بەرزنجە لە بناری کوڕەکەشەوە فەرموون صبح پێنا کەنێ تا بێنەوایەک شەو بەدڵ نەگری گوندی خانەباخ لە قەتپاڵی چیای ڕێسووری دراوسەی شاخی کوڕە کاژاوە کە 2159 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە گوندێکی مێژووی و بەر لە زاین ژیانی تیا بووە لەلا شەخصی ئەم دەیە دەخمێکی زۆر دۆزراوەتەوە بەڵگەی بوونی ژیان لە گوندی خانەباخ ئەسەلمێنێ لە سەردەمی زەردەشتەکان لە ساڵی 1200 زاینی 800 ساڵ بەر لە ئێستا مێژووی دروستبوونی خانەباخ زیاتر ڕۆشن بۆتەوە حاجی خاڵ کە ئەکاتە خالید کاژاوی کوڕی سەی محەمە و تاج العارفین ئەبوو وەفای پوشێنی لەگەڵ کوڕەکانی پێنج شەش ماڵێکە بن لە کاژاوە بنە ئەگوێزنەوە بۆ خانەباغ لەوێ خانویان دروست کردووە و مێگەل و ڕالیان بەخێو کردووە مێژوو ئەڵێم عیسا و موسا کە لە کوردەواری خۆماندا بە عیسێ و موسێ ناوبانجیان هەیە کوڕانی پیری زاهید و عارفی پیا و چاکی کوردی هەمەدانی بابە عەلی هەمەدانیە کە برای عاریف و زاهیدی کورد بابە تاهیری عوریانی هەمەدانیا شاعیر و مەزنی یارسان خوێندنیان لای خواجە ئیساکی خەتڵانی تەواو کردو و خەرقیان لە محەممەد نوربەخشی برایان وەرگرتو و سەفەریان بۆ حەج کردووە پاشی عیامێ لە حەج ئەگەڕێنەوە لە خانەباغ لائێن و ئەوێ ئەکەن بە مەدرسە و علمی زاهیدان ناوی خانەباغ ئەگۆڕدرێ ئەو دەمە بە بەرزنجە پاش کامەڵبوون و مەشهوریەتی ئەم دوو عالیمە شێخ موسێ ئەچێتە ئاغجەلەر لە ناوچەی قەڵاسێوکە لە کەرکووک بۆ ڕێنوێنی دینی بەڵام لەوێ ئەکوژرێ سەی عیسا فاتمەی ژنی موسای برای ئێرێ کە کچی حاجی خاڵید یان حاجی خاڵ بووە حاجی خاڵی کاژا و پاشان دایرەک کچی حسێن بەگی جاف ئێنێ لێرەوە ئیدی بەرزنجە بە جیهان ئەناسرێ و لە ساڵی 1276 زاینی سوڵتان سەحاک دێتە دنیاوە ئەبێتە ڕێبەری مەزنی یارسان لە ناوچەکە کە باوکی ناوی سەی عیسا و دایکی ناوی ڕزبارە کە پێ ئەچێت دایرەکی کچی حسێن بەگی جەڵد جاف بێ لە دروستبوونی حکوومەتی عێراقی نوێ کە لەلایەن ئینگلیزەوە تەبەنی کراوە بەرزنجە ئەبێ بە ناحێ و ناوەکەشی ئەبێ بە سرۆچک بە ناوی قەڵای سرۆچک کە 1101 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە قەڵای سرۆچک مێژوویە شاژنی فەرمانڕەوای ئەو دەمە پێشزاین سرۆچخان بووە و ناوی سرۆچک لەم شاژنە وەرگیراوە ڕایشترەیە سرۆکی سەرسنووری دەستکردی سووریا و تورکیا شارێکی کوردیە لە ناو کوردستاندایە لە دەستی زوڵمی عوسمانلی پەنایان هێناوە بۆ ئەم ناوچەیە چەند هۆزێکی ناوچەی سرۆچ کۆچیان کردووە بۆ ناوچەی بەرزنجە ئەوەترێ مێژووی دروستبوونی قەڵاکە کۆنە و پێش فەرمانڕەوایی مەمون بەگی میرنشینی ئەردەڵان کە لە ساڵی 1450 زاینی فەرمانڕەوا بووە ئەم قەڵایە بووە بۆیە ناحی بەرزنجەش هەر بە ناوی سرۆچکەوە ئەکرێ و ناونراوە 36 گوندە و لە بناری شاخی کوڕە کاژاودایە کەوە
وتم 2159 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزەویەکە لە گوندەکانی ناحی سرۆچک گوندی بەرقەڵایە کە بەشێکە لە گوندی حاجی مامەنگ و لە ساڵی 1960 ئاوەدان بۆتەوە. ئاچینە خزمەت مامۆسا جەمیل لە شێخان و مامتایری سەئی کۆخاڕەحیم لە مسکێنان لەو مێژوانە ئەپێچین و سەرەتا لە مامۆسا جەمیلە پرسم. مامۆسا جەمیل سەرەتا با لە ناو نیشانی شاخی کوڕە کاژاو یان کوڕە کارژاوەوە دەست پێ بکەین و تووچی لێزانیت. زۆر سپاس کاکە دڵشاجیان ئەوەندەی کە من شارەزایم لە ناوەکەی هەبێت طبعاً هەر گوندێک ئەم شاخەی ئێمە کە ئەیبینیت لە ناوەندی چەند گوندێکایە گوندەکان ئەو دی وەنگەرێنەیە وەنگەرێنەی شەید فەرج بەڵێ باراوە باساکە حاجی مامنە ئەو دی ئەمە لەگەڵ لە نێوانی ئەوە بەرقەڵا هەر گوندێک بیرەی چیرۆکی تایبەتی خۆی بۆی هەیە. چیرۆکی ئێمە دوو بۆ چوونە هەندێکیان ئەڵێن کۆمەڵێک کاژ و بڵێن ئەو کاژانە بەواتای دۆڵ و زاخێر دێت کۆڕی کاژەکان کۆڕی کارژاو واتە ڕەوەزەکان کۆ ئەکاتەوە لەسەرەوە بە لوتکەیەک کوڕە کاژەوە ئەمە بۆ چوونێکە هەندێک بۆ چوونی تریژ هەیە تاوان ئەم منتیقەی ئێمە پاشانشین بووە ئەلێن کوڕی کارژاو بووە کوڕی پاشایەکی کارژاو بووە ئەمە ڕاستە دوایی نەسەر ئەو چیرۆکە باشە باپیر گەوری ئێوە هی شێخی ئەم ناوچەیە سەی مەحموو بووە باشە لە بەرزنجەوە هاتووە پێش ئەڵێن 300 ساڵێ نازانم کەمتر زیاتر نازانم عوسمانلیەکان لەم ناوچەیە دەستگیریەکەن لە بەروی من لایە بۆ عوسمانلی بەتەکیید ئەیکەن بۆکوێ بۆ تورکیا لە تورکیا زیندانیەکەن چەند ساڵێک تقریبا 200 وەکو ئەوەی مێژوەکەی 250 بۆ 300 ساڵ لە مەدبەرە بەڵام 5-6 ساڵ سژنی ئەەکەن لێ لەم سژنکردنا لەوێ حکومەکەی کە تەواو ئەبێ دەبێتە هاوڕێی پیاوێک بە مەمەند ئەم سەید مەحموودە لەگەڵ ئەم مەمەندەیە بە هاوڕێتی زۆرێکتریان خۆشەوێ ئایا لە سژنا یەکتریان ناسیبیان پێشتر دۆستایەتێکیان هەبوو لە بنچەی فەقی ئەحمەد دارشمانە فەقی ئەحمەد دارشمانە لێرە دەوڵەتیش بۆ ناوی بابانە هەمووتان نەزانن بەڵێ بەسەر ئەم ناوچانە شاهر درستە ئەنجا ئێوە باسی خۆتان بکەن وەکو شێخ ئێوە لەنەوەی سەید مەحموود زۆر باشە ئەممان زانیم پاشان ئەبێتە هاوڕێی پیاوێک بە ناوی مەمەند بەڵێ باشە دێن حاجی مەمەند دروستەکە زۆر باشە بچینە و ناو مێژوو پێش 2000 ساڵ بەر لە ئێستا بەڵێ لێرە قەڵایەک بووە بەڵە قەڵای ئەوەتە لە پشتمانەوە ئەم قەڵای بەڵێ هەر پێ ئەڵێن سەری قەڵا پێڵەن سەری قەڵا شورای هەبووە ئێستاش ئەسەر و شوێنەکانی دیارە ئەو شاخەکانی شەمووی ئەوان بۆ منتیقا هەمووی خۆیان بۆ بەڵێ شارێکیان هەبووە کاک دڵشاد ئەڵێن لەسەر کوڕە کاژا و لەوێ کوڕێکی خۆی داناوە ئاگاداری هەموو ئەم ناوچێ بووە ئەمە شارەکان ئەمە قەڵاکەیە شارەکان لەم دەشتەی خوارەوە پێڵێن دەشتی قازاوان ئەم وشەی قازاوانە دیارە زیاتر تورکیە وشەکانی ئێمە مەبەستمان داگیر کرد بڵێ ئەوان ناوەکانیان سەپاندووە ئەوە هاتووە لە مێژووە لە قازاوان چی تا دۆزراوە قازاوان ئەسەریتایە با بڵێن وەکو کوپە دەخمەی پێڵێن کوپە لە زەردەشت بەڵێ ئێسکوپروسکی دروستە یەکێک مردووە لە سەردەمی زەردەشتا لەسەر بەردێکدا ناواتە داڵ و ئەمانە گۆشتخۆرە خواردووە ئێسکوپروسکان خۆت ناو هەر بەڵگەش لەسەر ئەوەیە تەنها ئێسقانەکانی تیا ماوە ئێسقانی گەورە ئەنج ئەگەر شتێکی بوو بێت مورویەک ملیوانکەیەک مستیلەیەک خراوەتەنە بەڵام بەداخەوە ئەو خەڵکەی ئەو کاتەش ڕەنگە هەروکو ئێستا خەڵک فەقیر بوو بێ هەچی ئەدۆزینە هەر ئێسقانی تایە هیچیان ناخۆی هەو سەردەمە هەر وا بووە لێرە دوو قەڵا هەیە قەڵای کوڕێ قەڵای کچێ کامێ قەڵای کوڕێ لەو بەرە لە سنووری حاجی مامەنە لێرەوە دیار نییە قەڵای کچێش وابزانم لە پێنجێنیش هەیە هە لە سنووری ئێمە هە لە سیسیلی ئەوە بەس قەڵایەکی کچێش هەر هەیە لە منطقه پێنجێن ئەوە ئێرە هەر لە سلسیلی ئەوە چەند خۆناکێک لەو لاشە ئەم دەشتی قازانی کە جەناب دەڵێ چۆن ئەزانی شار بوو شوێنەکانیان دیارە کاژاد ئەگەر بچین شوێنی شورای خانۆکانیان بە دیواری زۆربەر دیپان نزیکەی مەترێک ئەبێ پانایی هەر دیوارێک کە کراوە یەک بە یەک جیاکەیتەوە ئێمە مێژووی کۆنی ناوچەکە بە حاجی مامەنگ و بەرقەڵاوە وازەح و دوورە بەڵێ زۆر بۆ زانیارەکان تایر کاک تایر بیخەلای دەمت لە قەدیمەوە زوو خێڵ بەرە خوارە هات خێڵ بەرە ژوور ڕۆی
لە گەرمیانەوە جاف ئەهاتوو ئەم ناوە جافەڕێ بوو بەڵێ وایە بەڵێ لەکوێ ئەهاتن ئەچونە کوێ جافەکان بڵێ پێشکی بەخێرانتان زۆر بەم سوپاس. بەخێر بێن ئا، قوربان ئەم جافانەکە هاتن لە منتیقەی ئێمەوە لە ئەترافی بەرزنجە و شارە زوورەوە ئەهاتن لێرەوە ڕەت ئەبوون بەڵام خوای لە بە کفی و ئیتیجاهی- خەلار و بەڵێ ئەو بەڵێ ناوە بەڵێ هات. بەڵێ بە ئیتیجاهی بەڵێ. منتیقەی پێنجۆن و منتیقەی شلێر ئەڕۆیشتن باشە بەڵێ. لە بەرزنجەوە ئەهاتن بەم دیوە لەکوێ ئەهاتن لە بەر کوڕەکژاوە ڕێگایەکی تای پێی ئەوترێ پلە بەو ڕێگە ئاهاتن بەو لێ ڕێگای ئاهاتن و ڕەشماڵ و شتیان لەم ناو ڕۆژ لەوە لەم منتیقانەی ئێمە ڕەشماڵیان هەڵا تقریبان کە ئەڕۆیشتن کەم ئەمانەوە بەڵێ شەو ڕۆژێک ئەمانەوە لێرە شەو ڕۆژێک لەو لاتر شەو ڕۆژێک تقریبان تا ئەچوونەوە بەڵام کە لەو لاوە ئاهاتنەوە کە خێوار ئەهات هایس ئەم کاتانە جاری وا بوو دە ڕۆژەمانەوە لە منتیقە دەڕۆژ بەڵێ بەڵێ لە منتیقە ئێمە دە ڕۆژ ڕۆژدەواریان هەبوو بەڵێ هەمویان هیچ پەیوەندێک دروست بوو لە بینی بەڵێ علاقی پەیوەندیمان لەگەڵیان میخلای ناخۆش دەبن. بوو هەمان بوو بەڵێ هەمان بوو بەڵێ، علاقەمان باشە. لەگەڵیان هەبوو ژن و ژن خوازی ئەوە بوو دەستی بێکرد هەمان بوو بەڵێ آه. ئەوشمان هەیە باشە شێخەکان نەوەی سەی مەحمووی حاجی مامەنگن بەڵێ ئێوەش لە نەوەی مەمەندن بەڵێ مەمەند ئەڵێن لە ماوەتەوە هاتووە بەڵێ ئەڵێن لە تۆڕەمەی یا بڵین لە بەرەی فەقی ئەحمەی داڕەشمانەیە بەڵێ کە دەوڵەتی بابانیان دروست کردو بەڵێ. تۆ چێڵیت کاگ دڵشاد حاجی مەمەند من لەوانەیە ئەو مێژوە دوور و درێژەی باش نەزان بەڵام حاجی مەمەند ئەوەندەی با و باپیری ئێمە بمان بازەکەن من حەو پشتی خۆم ناوی لێرە ئەزانم بەڵێ باپیری ئێمە لە سیروانەوە هاتووە سیروان کە سوکاری ئێمەش ئێستا ئەها هۆز و هەواری کۆخاسمایلی تەلانەوە ئێمە لەگەڵ ئەوانە کەسێکین ئێوە جافن بەڵێ یەکێکی لەگەڵ ئەوانە جافە ڕشکە ئێمە لەگەڵ ئەوانە یەکەگرینەوە و لەگەڵ حاجی جەزای میکایڵی شارە زۆر قەرەگۆل بەڵێ. لەگەڵ ئەویشا لە یەک زۆر نزیکی بەڵێ. ئێمە هاتوچۆ مەرحەبای باشە. ئۆشتانەمان لەگەڵ ئەمە ئەوانێکی کاتێکە سەی مەحموود لەگەڵ مامەند ئەچنە لای ئاوەکەی ناو حاجی مامەنگ لەوێ دروستیەکەن بەڵێ زۆر جوانە بەڵێ دەیەک لە حاجی مامەنگ جیابێتەوە بەڵێ لە ساڵی چەند 16 1960 بەڵێ یعنی ئێستا ئاکاتە 53 ساڵ بەر لە ئێستا. بەڵێ زۆر جوانە 53 ساڵ بەر لە ئێستا چوار خێزان چوار خێزان بەڵێ جوانە ئێرە یەکێک لەو خێزانە کەمە دەزانم چۆ خەڕەحیمە زۆر جوانە دوای ئەو چێ بوو حاجی قادر دوای ئەو حاجی حسین دوای ئەو حاجی عوسمان چوار هاتوونەتە ئێرە ئاوە بەڕیز یەک ئەمە ریزەکان هەمیان لێرا بوون بەڵێ هەمیان لێرا بوون ئەلێرە دوو سەرچاوی ئاوی گەشت و جوان هەبووە لێرە بەڵێ ڕاست وایە بەڵێ دوای ئەو چی هات ئەو چوارە دوای ئەوە حاجی شێخ ساڵە هاتۆ باوکی مامۆستا جەمیلە دوای ئەو شێخ ئەم مامۆستا جەمیلە. بەڵێ 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 آه. دوای ئەوە شێخ عەبدول هاتۆ دوای ئەوە شێخ قادر و شێخ ساویر هاتوون کە هەمومان هەر خەڵکی حاجی باشە مامەندی یەکەم جار ئەیان و خان و قوڕەکان بەڵێ ئەجا بوو بەرقەڵا زۆر ئەجا بوو بە گوڵچێ بەڵێ گوڵچێن جا بەرقەڵا بەڵێ ئەمە سێ ناوی هەبووە بەڵێ ئێستا لە جوگرافیای کوردستانە ناوی چییە بەرقەڵا بەرقەڵا بەڵێ. زۆر باشە ئەو دوو چاوەگەی فەرمووت هیچ ناکە و شک ناکات نا هەردووکیان هەبوو بەردەوامن بەشی چی ئەکات ئەگەر ئەوە بەشی وڵاغ ئاوان و کاک دڵشادۆک و ئەرزم کردی ئەم دوو چاوگا تقریبان هەشتا و ئەوەنە دووەنمیان لەبەرایە ئیسی و ئەوەندە ماڵن ئەگەر هەمووشی بکرێ بەزەرعات سەرەی بۆ دائنین بەسەرەیە هەمومان بەرمان بەسەعاتە بڵێ هەمومان بەرمان بەرمان نووسراوە ئەگەر وەختێک زەرعات زۆر بڵێ ئەگەر وەختێک زەرعات زۆر بکەین بڵێ مەسەرەن 20 دوێنمی بکرێ بە زەرعات لێرە کەسێکی شارەزا دانێن بۆ نمونە کاکە نەژات بۆمان دانێ ماڵی سەعاتێ ئەو زۆر یەک دەنی کێشەمان بۆ دروست ناکات جاران لە ڕێی پلەوە ئەچون بۆ بەرزنجە بەڵێ ڕێی پلەوە چیتانە برد وڵا لێرەوە تەماتەمان هەبوو بیبین تووتمان هەبوو بیبین دارمان هەبوو بیبین ئەو شتانەمان هەبوو بەس لەگەڵ ئەوە تیجارەتانە کرد بەڵێ لەگەڵ ئەوانە شیشمان موادی غذاییشمان لێەوە وەرەگرت ئەوەی کە زەرور بووە پێم وابێ شێخە سوورە لێرە هێن بووە مدیرە سوور مدیرە سوور بڵێ مدیرە سوور باشە ئێوە بە کشت و کاڵ و ئەمانە بەناوبانگن وانە و لەگەڵ تیجاریشان لەگەڵ بەرزنجە بووە بڵێ ناچون بۆ سلێمانی چوون بۆ سلێمانی شوین بڵێ لەو لاوە لە سێرەوە چوون بۆ سلێمانی حاڵی بەفرم پێ بڵێ جاران چۆن بوو بەفر هەتا حەسکەی زۆر بووە دوو سێمان قەتع بۆ ڕێگا نەبووە نا بە ڕێگە نەبووە بەفر زۆر بووە باشە دیەکانی دەوروبەری بەرقەڵاکی بچون دیەکانی دەوروبەری بەقەڵا ئەمە دۆسە دەرە لەم شانەمانەوە ئەمە سیانزار ئەمە چنارە سیانزار باساک ئەمە بارا و وەندەرێنە حاجیمە بە دەوری بەرخەڵا ئەمەتی ماوە خەومایەتیمان زۆرە ئەوە بەردەست مامەساجەمیل یەک پرسیار یەکەم و کۆتاییێنی مامەساجەمیل ئێستا حالێ ئێمە لە خۆمان هەڵگرتو بووە شەپۆلی دووەمی کۆرۆنا گوندەکان چیەکە
سوپاس بخوا دڵشاد گوندەکان بە حکمی هەواپاشی بە حکمی ئەو ژینگە تەندروستە جوانە باشەی ئەوانە میوانی ئازیز و خۆشەویستن وەکو جەنابتان ناکرێت دەست بە ڕووی هیچ کەسێکەوە بنین ناشکرێت نەخۆشکەوین بەڵام بە حکمی ئەوەی ئەلحەمدوللا هەوای لادیەکان بە گشتی پاکە سوپاس بخوا لەم سنوورە ئەوەندەی لەخوا بەزیادە سوپاس بۆ خوا هیچ کەسێک لەم سنوورە نە گوندەکەی ئێمە نە گوندەکانی دەوروبەرمان ئەلحەمدوللا توش نەبوون ئەوەش فەزڵی خوایە چیرۆکە ناواز و جوان و بە چێژەکانی گوندەکانی کوردستان بە ماڵوێرانی و سوودماکی خاک و دەربەدەری هەمیشە و ژیان بە ئازار و لە خەم و پەژارەوە بەدەست دوژمنان و داگیرکەرانی کوردستانەوە هەر ئەمە نییە چیرۆکی ناوازەی سەیسەیری شەیە لە ساڵی 1940 خولەپیزە پیاوە ئەفسانەکەی نێوبەیت و بالۆرە و حەقایەتی بەرئاگردان و یاغی لە دەوڵەتی پاشایی عێراق دێتە حاجی مامەنگ دوو پیاو ئەکوژێویەکیش برینار ئەکا ئەمام سەرتۆپی گوندی حاجی مامەنگ تووڕە ئەکات و 22 کەس بەخۆ و ماوزەڕ و داداش و معدەن و سێتیر بە شاخی پەلی میراب ئەچنە لای مدیر ناحیەی سرۆچک ئەو دەم ناحەیە پێم وابێت لە گێڵەرە بووە لەوێوە ڕاوانەی سلێمانیان کردوون هەر 22 کەسەکان کردوون بە غەیرە نیزامی ئەو دەما لەو شارباژێڕش بە دوای خولەپیز دەگەڕان بە چیا و چۆڵ و گوند و چەموشی و ئەشکەوتە بە دوای ئەفسانەکەی شارباژێڕ ئەگەڕن بەڵام هەیهوو هەتا ساڵی 1950 لەسەر شاخی کەتوو خولەپیزە لە دیرۆکێکی تەموو مژاوی ئەکوژێ لەسەر لووتکەی شاخی کەتوو کە 1506 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ئەڵێن مەلاکەتان ناوێ ئەیکوژێ ئەمە ڕاستەیان نامێژ و قسەی خۆی ئەکات ئیدی هەرچی غەیرە نیزامیە هەڵیان ئەوەشێننەوە ئەیانکەن بە عسکەر گوندی بەرقەڵا کە پێشتر بە خان و قوڕەکان و دوای خان و قوڕەکان بە گوڵچێ ناسرا بوو کردی کشت و کاڵی ژمارە 21 و بە ناوی 30 جوتیارەوەیە کە زیاتر لە 3000 زەوی شیاوی دەیمی و 85 بەڵێ تەنها 85 دۆنم بەراویان هەیە و لە نێوانی شاخەکانی کوڕەکاژا و ملەی ڕووشە و چاڵی جۆ و هەواری هاجی و بانوان و ملەی چنارە و شاخی شەهێناوی و قوتەی سماقە سوور و ملەی دۆڵەنەوەکان و قەڵای کوڕێ و کوردێواندایە سەرتۆپی دارستانێکی چڕی ناوازە و ژینگە خاوێن و جوانە لەسەر دۆندی شاخی سێر یان سێدەر سێ دەروازە هەیە دەروازەی چیای کوڕەکاژا و دەروازەی هەرێمی بارا و دەروازەی حاجی مامەنگ ئێمە لێەوە هاتینە خوارێ هاتینەوە بۆ ناو حاجی مامەنگ لێ شۆچوین بۆ گوندی بەرقەڵای سرۆچک بابچی لە خزمەت مام عولی ڕیسپی گوند و شێخ ساڵح ئەنجومەنی بەرقەڵا و سەرەتا بە مام عول بڵین ماما عەبدوول گیان لە ساڵی 1940 خولەپیزە هاتە حاجی مامەنگ سێ کەسی لێ شەهید کردن سێ بوو یا چوار نازانم لێ شەهید کردن ئێوەش لە ڕقا چوون 22 کەس بوون بە تفەنگی ماوزەڕ و بە 11 تیر و بران بە تۆ بڵێ بە داداش و بەمانە چوونە بەرزنجە بوون بە غەیرە نیزامی درۆ ئەەکەم ڕاست دەکەم دەبم جێڕۆ ئێمە کە وەختێ ئەم پیاوانە هێنیا حەمەسەعی کوێخا بوو بەڵێ خەتاکەی لە حەمەسەعیەوە بوو والحاصل لەوم بۆ بێنە چەند کەسی لێوێ شەهید کرد یەکێک و شێفەرەجی برینان بوو چابۆ ئەو جا باشە ئێوە دوایی لە ڕقی ئەو چیتان کرد ئێمە هەڵسان غەیری ئەیشە شیعەلیەکمان بوو عەلی پۆلیس بوو لە هێنێ لە بناوە سووتە لە بناوە سووتەی لای پێنجوێن لەوێ چوو بووە دێکە لە خوار بناوە سووتەوە بەڵێ ئەڵم بناوە سووتە کوڕا ئەمەی قزڵجە لای قزڵجەوە بووە بەڵێ لەوێ چوون بۆ ماڵێ خولە پیزەی لەو دیا بووە حاصل ئەوشی کوشت ئەوشی کوشت عەلیشی کوشت یعنی دوو کەسی کوشتۆ لەدا یەکیشی برینار کردووە بەڵێ باشە ئێوە لێوە هەستان 22 کەس بوون چون بۆ بەرزنجە بەڵێ لە ساڵی 1940 بەڵێ تۆ خۆ موالیدن 1932 15 ساڵە بووی 10 ساڵ بەخوای تر من
دوو لە ڕوحازری باڵق نەبوو باشە زۆر چاکە کەواتە لێوە ڕۆیشتن بە پێ چوون بۆ بەرزنجە چوون بۆ لای کێ وڵات چوینە مدین ناحەیە ناحەیە سەرەوە بوو لە ناودیان نەبوو باشە قشڵەکەیان پێ باشە قشڵک چێ مدیر ناحەیە بۆ کاتە نازانیت باشە لەوێ ئێوەیان نار بۆ سلێمانی لەوێ ناونووسیان کردنی و بڕۆن بۆ سلێمانی شەو لە سلێمانی ماینەوە کە چوینە سلێمانی حاکم داوای کردی داوای کردین چوینە سەرە باشە بوون بە غیرە نیزامی بەڵێ بوون بە غیرە نیزامی بەڵێ هاتەوە چیتانە کرد 3 ساڵ بە غیرە نیزامی چیتانە کرد بە دوا خولە پیزا بە دوای واگەڕان جا هیچ تەقەتان لێکرد وێراتان ئێمە هەوڵ شەڕ کە ڕۆشتین لە کونجرینی و ئەمانەوە ڕۆشتین دێ بە دێ کوڕاوی و کونجرین و کوڕاویەوە لەو کوڕاویەوە بەسەرەوە سەیعەلیە باشە لەوێ شەرتان لەگەڵی کرد ئەمجار لەوێ کە هاتینە کوڕاوێ شیان چوەتە دیوی سێوەنگ کە هاتین لە سێوەنگ قەسەم بەخوا دوا ماڵەکەی ژێرخانەکانیش گەڕانتیانە چۆنە گیرێ وەحاصل ئەم وەحاصل کاتێکمانزانی لە چەمەکەیە شی و چەم بوو لەوێ دەرپەڕی چەتە دەرپەڕی خولە پیزە گردێ بوو بە پشتمانەوە کە تەقەی لێ نەکە باشە مانگی چەندتانە بوو غیرە نیزامی مانگی دەمان لەو 22 کەسە چەند کەس ماوەتەوە غیرە نیزامی هەر من ماوە هەر تۆ ماوی هەر من ماشەڵڵە ماشەڵڵە باشە دوای ئەوەی ئیتر تۆیان کردیانی بە ئەسکەر لە دواەوەی کە دانیشتین ئەمجا بووم بە ئەسکەر لە پەنجاویەک لە پەنجاویەکە بووم بە ئەسکەر یەکسەر بووە بەغا مانگی چەنە هەبوو بەخوا مانگی نیو دینارتە بوو باشە لە 2 ساڵی ئەسکەرەکە تا چەند مانگ ئیجازیان نایتایەوە بۆ حاڵاهی ئیجازە سەنەوی و وەرنەگری هەر لەوێ مایدەوە هەر مامەوە جەژن بوو ئامیسریەکە ملازم کەریمیان پێبوو کورد بوو نەوەڵە عارە بوو وتی ئیشەڵا ئیجازەی بۆەکەم بەخوا ئیشەڵا چاوم پێی نەکەم 2 ساڵ لە ئەسکەری مایتەوە مەملەکەتە نەدی نەبەخۆ باشە ئەی دوای چۆن هاتیتەوە بە پێ هاتو چۆ دەکرد و ئارە وەڵا بە پێ لێەوە هاتمەوە ئەم جار هەمووی لە ئەبوو غرێب کردی بەڵێ ئەبوو غرێ باشە ناو بەغا باشە ئەگەر تۆ ڕێگەم بێچمە لای کاکە ساڵح کاک ساڵی خەلای دەمت کاک ساڵح وەک ئەنجومەنی بەرقەڵا بەڵێ باشە ژماری کەرتی کشت و کاڵی گوندی بەرقەڵا چەنە 21 بە ناوی چەند جوتیارەوە گرێبەز کراوە 84 سی جوتیارتان ئێوە هەیە تێکڵاوی مەکە 30 جوتیارتان هەیە چەند دۆنم زەوی بەراوتان هەیە 84 فەرمووت بەچی بەراوە بە 2 سەرچاوە بە 2 سەرچاوەکان قەت و شک ناکەن قەت چاکن بەڵێ بەشی هەموو یەکاکە بەڵێ تایر باسیەوەی کردوتی بە سەعاتە بەڵێ بە سەعاتە بەسەرەیە بەسەرەیە باشە دێمی 2000تان هەیە 2000 کاتی خۆی بچیت ئەتانکێڵە بەگاجوت ئەتانکێڵە باشە بەڵێ قەیەقەتان زۆرەیە قەیەقەمان زۆرە زۆرە زۆر پوش و پەڵاش و پاوان بەڵێ جاران ئەدرا بە ئیجار بکرێ بێچێکە هات مەڕووماڵاتەکە هێنا ئیساو هەیە لەلایەن نەبووە عادەت لەلایەن عادە و عادەت هەمیشە خەڵکی بەرقەڵا و حاجی مامەنگ بەپیاوانە بەبێ پارە ئەوتان کرد ئاگدار باشە قەت پوشانەمان نەسەند باشە زۆر باشە من هاتیە ئەوێ لەگەڵ کاک هەڵۆیە لەسەر شاخەکە لای کوڕەکژاو وڵاتەکەمان بینی هەمووی بەڕاستی حەقا حکومەتی هەرێمی کوردستان ژینکە پارێزان ئەوانە دەستخۆشی لە خەڵکی حاجی مامەنگ و ئێرە چونکە درەختان زۆر و خۆیەتی ماشەڵات لەخوا بە زیابێ و خەڵکی گوندی بەرقەڵا و حاجی مامەنیش ڕاکردیش قەدەغێ لای دەستا خۆش بێ مێڵن پاییزی ساڵ 1970 ئێوە لێر دەرکران بەڵێ چەند ماڵە بوون 25 ماڵ بووین دەرکران بۆ کوێ دەرکران بۆ خۆمان ڕۆشتی چون بۆ سلێمانی چون بۆ حکوومەتی بەعسی داگیرکرد لەم کانی ئاو ئەم درەختوینانە کرد هەمووی سووتان هەرەوەڵا خانووی نێشتین هەمی تێگا بە شۆفڵ باشە
ئێستا چەند ماڵ گەڕاونێتەوە؟ ئێستەکانێ تقریبان ئێستەکانە 20 ماڵەبی لە وڵاخ و مەڕوو ماڵات و ئەمشانە چشتان هەیە؟ بەس مانگا و وڵاخ ڕەشتان ئەو بەردەزە و پیاوە ناو چێتەوە عمەرجان دەبی خەلای دەمە بفەرمان پەنجات ناریش لای قسە ناکەم کا عمەرجان تۆ خەڵکی بیوەکی لە دیوی چەمی گەڵاڵ چۆن هاتوو تێرە؟ ئێمە مێژومان لەگەڵ ئەم بنەماڵانە زۆر کۆنە وەکو کەسایەتی هەر هاتوین و بەڵام لە شوێنی خانویان ناویتێ لە نیشتەجێ یا نیشتەجێ نەبووین هەتا ساڵی 1970 ساڵی 1970 لێرە بە حکمی کەسایەتی ئەم پیاوانە و ئەم دووسێ بنەماڵە کە لێرە بوون ئەرزیاندا پێتان دۆسایەتی بە قوتمان بوو خورتیان کردین نەگەڕێنەوە ئەرزیاندا پێتان بەڵێ کە نەگەڕاینەوە ئەوەش خەڵکی حاجیمان کە نەگەڕاینەوە دوای ئەوە حاجی عەبدول ئەوە جێخانوویەکیان ڕازەگاهی ئەو بۆ ئەوژانی خەزورم بوو بە ڕەحمەت وێ ئیتر نیشتەجێ بین و بەهۆی کەسایەتی و ژن و ژنخوازی بەقوتەوە کە لە مێژە زۆرە بوومانە ئیتر ماینەوە تا حاڵی ئیمڕۆ خەڵکی کوێ ئەڵێ بەرخەڵاریان زۆر جار لەم لەولا ئەڵێم خەڵکی حاجی مامەنم أخاو سكوي لو كلاو هاول اشتوام خاول رش السوري بجود رشتوام لەسەر چیای بڵندی سێیەر واتە سێدەر یان سێدەرگام قاسپە قاسپی کە و فڕکەی سوورە هەڵۆ و سوێسکە و قڕژاڵکە و قەلە بازەڵا هات لە داربەڕوو ئەچوونە سەر دارەبەن و داری شەهێن و دارەبەن و لە ناو بریسکە و بریقە و باقاتی خۆریشدا هەنگ بەسەر بەڵاڵوک و گۆیژ و چوالێ ئەبزوت و لە تەڕایی ئەگەڕان و ئەچوونە دۆڵی شیلاناوی بارا و بەسەر ڕەوەزەکانە گۆرانیان ئەوت و بەسەر ڕەزەکانە ئەگەڕان لەوێشەوە لە ملەی گەڵی لەگەڵ بەردەڕووخا و داری دوانزە براو هێلانە هەڵۆ ئەیڕوانی بەسەر پاڕەزانە مەملەکەتێکی جوان ئاویژگە پڕ لە دارستانی سەوز و جوان جوان لە ناودێشەوە لە بەرقەڵام چاوجی گەورە کە یەکێکە لە کانیاوە گەورەکانی ئەوێ بە ناوی 52 جوتیار و چاوجی سەرێ ئەمەیان کانێکی بچووکترە بە ناوی 33 جوتیارەوەی ئاویان بەکاتدا بەشی زەویەکان کردووە تو لە ڕێەکانی کوڕانی مێژوو کوێر نەبوونەتەوە هەمووی دیارن بە ناو دارمازواوێ و خۆڵە کوتراوەکانە هێشتا پێەکەنێ لە سلێمانی پیاوێکی ڕەش دڵی سپی چاوی داگیرسا و پەنجەکانی تازە داگیرسا بوون هەناسەی پڕ لە سکڵ و تازە داگیرساو بوو لە سەرەتای مەشخەڵانەوە هەو بوو چی بوو ئەڵێن ڕێخستنی حیزبێکی نوێی هەناوی هەژار و جوتیار و ڕەنجەران بووە چر بە ئەڵێن ئەم پیاوە ڕەشام زمانی سپی پڕ لە پشکۆی شۆڕەش بوو جەمالە ڕەش هەر بۆ خۆی جەمالە ڕەش بوو بە چرایەک تاوێک لە سلێمانی و تاوێکی دی لە شام و ئەوجال لە سەر کەت و تروسکەی ئەهات جەمالە ڕەشی حاجی مامەنگ خوڕەی جۆگەیەکی هێمن بوو تەنها پەپولە ئەچوونە سەر پرچ و کەزیشە بۆلەکانی مخابن لەگەڵ عوسمان فەرەجی ئامۆزایی بەعسی فاشیزمی عەربی لە سێدارەیاندا هەردەوەن و تو لە ڕێبوو هەمووشی بوو بە جەمالە ڕەش بوو بە پێشمەرگە و هەموو مەملەکەتیش بوون بە جەمالە ڕەش ئیدی ئەڵێن سیروان تاڵەبانی لەگەڵ حاجی ژاوشین و سێ چەکداری دی لە 1976 ئەچنە قۆخیان موچەی قوڵەگی سکێ لە ماڵی مامە عەبدوڵڵا مەحموودی بابی حەمەزیاد ئەبن بە میوان ئەم چیرۆکانە لەگەڵ حەمەزیاد و کاکە بەهمەنی هەمیشە پێشمەرگە کوڕی شێخ ئەحمەد برای شەهیدی هەرگیز نەبەر حسێن ئەحمە و کاکە سالار و کاک شێخ عەلی تاو ئەەکەیت و من سەرەتا لە حەمەزیاد دەپرسم شۆڕشی نوێ بە ڕابەرایەتێکی نیشتمانی کوردستان و بە حکمەتی مامی گەورەی کورد مام جەلال کە هەڵگیرسایەوە حکومەتی بەعسیێنایە لێرس باشە لێرە لە حاجی مامەنگ و لە بەرقەڵات چۆنتان زانی کە شۆڕشی لە دروست بووەتەوە و خەڵکی جوتیاری کوردستان هەمووی شەوقی ئەوەی هەبوو کە بچێت ناو شۆڕ دروست بێتەوە لەم میحنەتە نەجاتمان بێت بەڵێ بە ڕێگای ڕێخستنەکانە ڕێخستنەکانی سلێمانی کێ بوو هات شەی جەمالە ڕەش هات بۆ شەی جەمالە ڕەش قارەمانی زیندان و قارەمانی ڕێخستنە بوو ڕاست ڕێخستنەکان هات بۆ حاجی مامەنگ لە حاجی مامەنگەوە پەیوەندی بە و
برادرانەوە کردبوو بەڵێ دوای ئەوەیش کۆمەڵێک لە سلێمانی بوو ئەو هاتە لە سلێمانی ئەو هات و تۆی ئەکرد کۆمەڵەیەک ڕێخستنەکان دێرە لە حاجی مامەنگ لە لای ئێمە لە منتیقە ئەو ئیشیە کرد ئەو دروستی کرد ئەو دروستی ناوکی ڕێستنەکانی دروست کرد بەڵام سەد حیف و مەخابن لە ساڵی 1970 بەداخەوە لە سێدارە درا لەگەڵ هیچتر ئامۆزای بوو کا عوسمان بڵێ شەید جەمالە ڕەش لەگەڵ عوسمان کێ عوسمانی شێخبەرەت عوسمانی شێخبەرەت چیان لە سێدارە دران بڵێ هزار سڵاویان لێ ئەوان ئەو دەواازێ بن کە لە شۆڕشیان کرد بڵێ یەکەم پێشمەرگە لێرە کێ بوو کە بوو بە پێشمەرگە لێرە یەکەم پێشمەرگە لە حاجی مامەنگ خالید بوو خالیدی شەمحەمەد هاتە ئێرە خالیدی دوو خالیدمان هەبوو بڵێ دوو خالیتان هەبوو بەڵێ لە حاجی مامەنگ چێ یەکەم کەس بوو هاتە ئێرە وەک پێشمەرگە هات بەڵام خەڵکی ئێرە نەبوو کێ بوو ئەوە شەی سیروان بوو سیروان تاڵەبانی لەگەڵ حاجی چاوشین لەگەڵ چیتر حاجی وڵی 5 کەس پێشمەرگە دوانیان مەناسی ئەو وەختە هاتن بۆ ماڵی باوکن بەڵێ هاتن ئێمە لە قوڵەگیسکێ بووین لە خوارەوە بە باوکتی وچی وڵا هات شەو خەبەریان کردینەوە پیاویان سعات 12 شەو ئەو ناوە بێ نان و چاش حاضر بێ نان و چامان بۆ حاضرکردن هەتا دەمە و بەیان قسەیان بۆ کردین کە پێشمەرگە دروست بۆتەوە شۆڕش هەیە پێشمەرگە هەیە و بێ ئێوەیش لەگەڵمان بن هاوکاریمان کەن یارمەتیمان بن ئێمەش تیان بەڵز لە ماڵیش نامێنین ئەچین دەرەوە ئێمە شوێنمان بۆ چاکردن لە دەرەوە چوینە دەرەوە دوو شەومانەوە پیاوێک ناوی تۆفیق محەممەد ڕەشیدە بەڵێ چەشی پێشمەرگاتی بۆ یەکەمین جارەکاتە شاری ئەلێرە بەڵێ لەم مەملەکەتە بەڵێ چی بەسەر شەی تۆفیقەوە شەید لەکوێ یەکەم پێشمەرگەی ئەم منتیقە بوو شەید بەڵام خەرچی حاجی مامەنگ حاجی مامەنگ بوو لە سوورێن شەید لە سوورێ شەید بوو و ساڵی 1900 و پێم وابێ 1970 بەڵێ باشە خالید حەمەڕەش و خالید عەبدولی بەڵێ ئەوان لەکوێ شەید بوون خالید حەمەڕەش بەڵێ خالید حەمەڕەش و خالید ئەوان شەید نەبوو ماون شکر ماون هزار سڵاویان لێ دوو کاخالی ماون باب هزار سڵاویان لێ بێت چاوی ئێمن تەمەنیان درێژ بێت باشە پاشان مام هەژار کە وەبزەم جەبار ساڵح کەریمە لەگەڵ تایر سعید و عومەر عابدولی ئەوانە ئێمە دوای تەمان من خۆم لە 79 پێشمەرگەم یێنە سەر خۆت هات لە منتیقەی شارە لێرە دوایی کە شەڕی سەرکردایەتی بوو ئێمە چوین بۆ شەڕی سەرکردایەتی و هاتینەوە کە هاتینەوە مقڕمان هاتە ئێرە باشە یەکەم مقڕێمە لە دۆستەرە داماننا ژمارەیەک پێشمەرگە لێرە بوون بەڵێ سامیان پێ دەڵم پێشمەرگە جوانەکان عومەری قاڵە گوڵباخ و حەمە حای سابیر و کاگە حامیوان هەمووی مقڕیان لێرە بوو کاکسە ماوەیەک لێرە بوون بەڵێ لێرە لە حاجی مامەنگ لە دۆستەرە لە ڕەزڵا ئێمەش یەکەم مقڕمان لە دۆستەرە بوو دوایی مقڕمان هێنا ئێرە لە ساڵی لێرە بوو بەڵێ لێ مەلابەختیار لێرە بوو باشە شەهیدی سەرکردە جەمال ڕەش ئەوە شەهیدە عوسمان فەرەش ئامۆزایەتی ئەعدام کراوە هیچ تریش ئەعدام کراوە لێرە ساڵی 85 ئیبراهیم ئیبراهیم لە دوای تێکچوونی گفتوگۆ ئەوە بەڵێ برازای شێخ عەبدوولە وانە باشە شێخ عەبدوولیش کوڕێکی شەهیدە ئەو ناوی چییە کاکسەردار وانە باشە تۆفیق محەممەد ڕەشید ئەوی شەهیدە فەرماندە بوو سەردار عەبدول محەممەد ئەوی شەر فەرماندە بوو کەمال محەممەد و نەجمەدین عەلی و جەمیل محەمە و کاوە عارف و مەجید ڕەزا و عەلی مستەفا عەلی نۆمەغزەنان پێوت ئەمان هەمووی شەیدی هەمووی شەیدن بڵێن حاجی مامەنگ و تێکەڵ حاجی مامەنگ یعنی ئێرە خێڵەی ئێرەش یعنی حاجی مامەنگ باشە بەڵێ فەرقێک نییە زۆر باشە هزار سڵاو لە شەیدەکان لە شەڕی داعشات دەور و ڕۆڵی ئێوە چی بوو بە تایبەتی بەڵێ ڕۆڵی ئێمە ئەوە بوو ئێمە وەک ئەو پێشمەرگانە بەشداریمان کرد چوینەتە شەڕەوە و لەوێ بووین هەتا ئەم دواییش لە منتیقەی کەرکووک بە تایبەت لە منتیقەی تازە هەموو ئەمانەی کە لێرن ئەو خۆبەخشی شووە لێرەوە لەم دیانەوە خۆبەخشی شووانە کاک بامە تۆش بەشداریت کرد بەڵێ کەمتر بەڵام منەزام تۆ هەتایە پێشمەرگی تۆ برای شەیتەسێنی مامجەلال سروتێکی جوان ینی وێنەیەکی جوان ناونیشانێکی جوانی بۆ ئێوە دروست کردووە ئێوە پێشمەرگی میلەت و گەلن هەتا حکمەتی مامجەلال مابێ ئێوە پێشمەرگن تەبان
وعدماناوە ئەرەوەڵە تا هەریەکێتی و هەرێکێتی ژەبی لە قەی ماڵی مام ئەمین کە یەکێکە لە ڕیسپیەکانی گوندی بەرقەڵای حاجی مامەنگ پلیکانە هەیە دا ئەبەزێ بۆ ئاشپەسخانەکە. مام ئەمین لە دایکبووی ساڵی 1926 یەکێ لە هاوماڵەکانی گوندەکەی مام ساڵح حەمەکەریم قسە خۆش و پیاوی بە ماریفەت و بە ئاوەز بە فرەسوورەکە و کول لە بارانەکە و گرانی بچووکی وەبیرتێ. بە فرەسوورەکە 1943 بووە گرانی بچووک پاش جەنگی دووەمی جیهان 1945 کول لە بارانەکەش 1940 بووە. بەخۆشی واتە مام ساڵح حەمەکەریم لە دایکبووی 1920 حاجی مامەنگە. پێکەوە باسییان لە ڕۆژگارەکانی مێژووی گەنجێتی ئەکرد. گاڵتەیان بە پیری ئەهات. مام ئەمین تۆزێک گوێگران بوو، ئەمما مام ساڵح گورج و خاوەنی وەڵامی بەرامبەر لە کات و ساتی خۆیدا بوو. دنیا دیدە بوو، پیاوخاس و دەفتەرێکی پڕ لە مێژوو بوو. لە تەنیشتی دادە تەڵێ دانیشت بوو. تەڵا خەڵکی گوندی باساک بوو، باساکی مامۆستای گەورە و مەزن شێخ محەممەد شێخ غەریب باوکی شەید بوو. وڵاتی ئەوان سروشتی وایە گاکێڵ بێ. ئێ باشە ئەی تەداروکی جوودکردن چی بوو؟ کێ دروستی ئەکرد؟ ئەیوت کەڵەمە و یێرەقە و نیر و ئامون و هەپە و دەستەدوو و گاینجە و مژان و نەقیزە و وێژان و بەردگاسن و برام بە ئێوە بڵێ وێژان بەرد و گاسن و حەبل و وێژە و مارە بوو. ئەمانە خەڵکی گوند دروستیانەکرد. هابرا ئەم هەموو پارچە جووتە چۆن دروست ئەکرا و چۆن ئەبەسرا لە جووت و چۆن جووتی پێکرا؟ کارێکی قورس و زۆر ڕەزەحمەت بووە. لەو لاشەوە لۆیە یان لۆگەڵا هەڵدرا بوو. پەرژینی باخەکانە من بەرد و بە چیلکە تەنی بوو. ئەندازەی و جوان بوو، سەرتۆپی ڕەزەترێ بوو، خۆشناوی و سایانی و پاییزە و ڕەشمیری و سەرقوڵا ئەکرا بە باسووق و سزوق و دۆشا و بۆ بەفرە حیاتەکەی زستان. خۆشاویشی تری خۆش و ئەوجا سرکەشیان لێ دروست ئەکرد. جاران بنێشتیان ئەکرد. کۆچەڵە لە گڵی سپی بەقەی داربنەوە خەمزەی ئەکرد. باسەتان نێشێن و بچینە لای ئەوان چاوەڕوانمانن. سەرتا بە لە دادەتەڵەی باساکەەوە دەست پێ بکەین و پێی بڵێن. دادەتەڵا مامۆستاگە تۆ خەڵکی باساکی باساکەی شێخ ئاراسی شێخ محەممەی شێخ غەریب. بەڵێ کاک ساڵحیش خەڵکی قەڵای بەرقەڵای لای حاجی مامەنگە. بەڵێ ئەم نسیبەت چی بوو؟ نسی بۆ قسمت باوکمان برادری یەک بوون، دراوسێ دێ بووین، دێکانماندا گیرا چوونە بەرزنجەوە، ئیتر هەموو کۆبووینەوە لە بەرزنجەوە لە ڕێ ئەوە ژن بەژن بوو. ژن بەژن بووین. بەڵێ چیان لە تۆڵی تۆیە؟ عەزیمە خانی براژن. ئەمە بەڵێ باشە زۆر باشە. بگەڕێنەوە بۆ ژیانی ناو نادێ. لەبەرەوەی ئێوە تۆزە بیخەنە بەردەبن. لەبەرەوەی تۆ هەمیشە ئەم وڵاتە ئەبینی شاخاویە. تراکتۆر و مراکتۆر نەچۆتە سەر کێڵگەکان بەچی ئێرانە شێڵە بەگە هەر ماڵێ وایە جووتێک گای هەبووە وانە؟ بەڵێ ئەگەر ماڵێکی کێ وایە ماڵێک گەژەیەکێ وایە ئەیان کرد بە جووت ئەیان کرد بە جووت و باشە دادەتەڵە ئەمە کەڵەمە و بیخە هێشتا بیخە لای دەمت خوشکم ئاوە هێشتا بیخە ئەمە کەڵەمە و ئەمە نەقیزە و ئەمە نازانم هەوجار و یێرەقە و ئەمان لە تۆ پیا بوو هەمووی ئەچون لەم دەشت لەم کێوانە لە دار بەڕوو وەستای چاکی تیا بوو بەڵێ 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 وەستامان بوو خوعافریکا خوا حاجی عوسمان بوو باوکی مەلاجەمالی دیەکەمان حاجی سەعید بوو باوکی کاکتایر حاجی حسین بوو مامە حاجی شێخ ساڵح بوو ئەمانە هەمووی بەڵێ هەمووی وەستای ئەوە بوون خەزوورم بوو شێخ عەبدول چی لێرە بە دەستەوایی یان هەرەوەز یان بە کۆمەڵ بوو وەختی خۆی لێرە گەڵا ئەکرا بەڵێ بە هەرەوەز بوو خانومان ئەکردەوە بە هەرەوەز بوو لۆیە چییە؟ لۆیە گەڵا بوو ئەچون بە عیب نەبێ بە گوێ هێش من بینیمە هێنە کاو پوشوە بەڵێ گیاشیانە هێنایەوە ئەیان کرد بە لۆیە و دایانەپۆشی بۆ زستان بۆ جیابەت چیەکرا؟ بە هەرەوەزی بە هەرەوەزیەکرا بەڵام کەرەنتوو وایە باشە هیزەتانە بوویەوە بەڵێ قەت ئەم ڕۆنی تەنەکەومەلەکە جاران نەخوراوە نەخوراوە تۆ خۆت هاتووی ڕۆنی خۆت دروست کردووە برنج و
مەڕوو ماڵاتە هەبوو گەرمیشە هەبوو هەموو شتێکە بوو یانی تۆ قدرەتی ئەوەدە بۆ کە ئاسایشی خۆراک بە خۆت دروستکە وایە بەڵێ ئێمە خۆمان چەڵتوکمان کردووە بەڵێ چەڵتو کراوە ئەی ترێڕین تەوا ویا ماوە نەخێشتا ماوە خۆ لە پاییزای بەڵێ تریستە تازە خەریسەری تایەتی دەستپێەکەی ئێستا چی ماوەترێ ئێستا ترێمان ماوە اینجا بەڵێ بەڵێ خۆشناو و چیتر سەرقوڵ هەیە سەرقوڵە هەیە ڕژمیری هەیە بەڵێ وڵای من زۆر لە ترێکان چی دروست دەکەن پێ چی دروست دەکەن پێ دۆشاوی پێ دروست دەکەین باسقی پێشی دروست دەکەین سجوقی پێ دروست دەکەین ئەی چۆن سرکەی پێ دروست دەکەین بۆ ترشات وانە بەڵێ هەموو شتێکی پێەکەی ترشات شوەکە کردووە ئەم ساڵ پار لا ئێمە نەبوو لێرە نەبوو ئەمە شتێک وەکو مێشو لە وایە زیندەوەرەکەیت ئەو شی لێ بەسەر گەڵای چیا ڕێژێ جەوتەکانە جەوتەکان بەڕوو یعنی بەڕوو وانە ئێوەشکۆیەکەرەوە بەڵێ بەڵێ ئەهێنینەوە ئیشۆرینەوە اینجا دو ئەوەدای ژیانی ئێستا ئیسراحەت بوو یای جاران وڵایستا ئێستا ئیسراحەتە قاژوالیەکەی بخۆتە چیتە برنجێنیت و ئەی خوشێنیت و تاو بەخوا کوچارە نەماوە حاجی وانە داوە بۆ بەرەدەست حاجی حاج ساڵح ئەو بۆ بەرەدەست حاجی حاج ساڵح میخە لای دەمتەوە بەڵێ قوربان حاج ساڵح تۆ لەدایک بوو 1920 بەڵێ قوربان هاوڕێکەت ئەو حاجی ئەمین مام ئەمین بەڵێ 1926 بەڵێ قوربان تۆ گەورەترە بەڵێ گرانی بچووکە بیریە بەڵێ وڵات هەر لە مەملەکەتە بوو بەخوا فەردی ئاردمانە کرد بە 100 دینار 100 دیناری ئەو دیناری ئەو کاتەرە بەخوا ئاوا بوو ئەرە بەخوا ئەی خەڵک لە برسە ئاهات لە کوردستانی ئێران ومانەوە بۆم ناوە بەخوانەوەڵا کەمترە هات ئەی بەفرە سوورەکە بیریە بەلە بیر 1943 ئەوێ بوو ئەوە نازانم مەگنا ئەس بیرم مێرەوەڵا ئەسکەر بوو موسا ئەسک ماشەڵڵا ئەسکەر بوو ئەی کول لە بارانەکە کول لە باران خۆی سێشار هەیە هەموو ڕۆژە کولامان ئەی باشە بیریە کۆن جاف ئاهاتن بوو ئەم ناوە ئەم ئەم چوچانەکانی ئەم کۆترمە ڕوو هینە گەڵاڵە هاتن بۆ ئێرە لێرەوە چون بوو تۆژێکێک لێ داگیر کردن ئەوە بڵێ یەکێک لێ داگیر کردن ژن بەژن بووی هەروە هەڵا ژن بەژن بوو ژن بەژن بوو ئێستا قەومەکە چوچانی نا ئارەوەڵا قەومەکەم چوچانی باشە لە ساڵی 1940 تۆڵی من ئەسکەر بوو لەکوێ ئەسکەر بووی لە سلەیمانی لە سلێمانی ئەسکەر بووی بەڵدممە 50 دینار 50 دیناری ئەو کاتە بەخۆ بەرقەڵاو پێ بەرقەڵا پێکڕی ئەی لەکوێ بوو وەڵای خۆم بووم پوت ئەیچوو بەراوێکم بوون لەم چەما فرۆشتم و ئەمە بەراو ئەوەم بە چلو کەی تریشم بۆ پیاک مەڕ فرۆش بزنە فرۆش گاو فرۆش مانگاو فرۆش دیناریم سا ئەی لە ساڵی چەند ژنە هێنا بەخوا لە 50 تا معلوم ژنم بوویت نازە لە 50 ئارە بەخوا خەڵکی ئێرە بوو هەر بەڵێ هەر خەڵکی حاجی مامەنگ حاجی مامەنگ بوو خزمی خۆ بوو بەڵێ لە شێخەکان بووە لە شێخەکان بوو لەگەڵ مسکێنەکانە ژن خوازیدانێ حاجی هەمانەما ئێمە نیتانە باشە تۆ بە چێشی بۆ سلێمانی جارانکە ترومبێل نەبوو وەڵا بە قاز بە پێچوین بە چەنە گەیشتە سلێمانی لێرە بە ڕۆژێ چوون لێرەوە ئەمە لەو بەرەوە لە بانە بە سێ ڕۆژە چوون و هاتینەوە چی دەبر بۆ سلێمانی خەڵ زمانە بەر کورە ئەخواانە خانێک لادەیە کۆرە هەر خان زۆر بەشام لە سابونکەران خانێکی لێ بەخوا نازان بە چەند بوو دوو فلس بوو دوو فلس ئەی خۆت لەکوێ خەوتی خۆمە چوینە بازار ئازە بۆ ئێوارەیە گەرانەوە هاتینەوە بناوینە قەدەرێکە باڵندەکانی نێو ڕەوەزەکانی چیا یەن بەدەنووک پوشی ناو ڕەزەکان هەڵەگرن و ئەیکەن بە هێلانە بۆ مێژوو قەدەرێکیشە پەپولەکان بە باڵە نەخشینەکانیان حرفی مێژوو ئەبەنە ناو هێلانەی کوردەواری و بە کوڕە کاژاو ئەڵێن قەڵەمەکەت دەرکەوت بنووسە قەدەرێکیشە سروەی کۆچکردووی با دێت و هەناسەی جوتیارەکان پڕەکە لە ژیان قەدەریشە من بۆ مێژوو ئەڵێم کوردستانم خۆشەوێت لێرە لە بەرقەڵا لە بناری شاخی کوڕەکاژاو مێژۆکانمان هێنا هەمووی لە
نێو گوڵدانێکە باسمان کرد هەمووتان بینی ئێوە ئەوە کوردەواریە بە زمانی جوانی خۆیان باسی مەملەکەتەکەی خۆیان کرد بۆیە لێرە لە بەرقەڵا لە ناحی سرۆچک لە قەزای شارە زۆر کۆتایی بەرنامی ئەمجاری نۆتا بەرنامەیشتر و ژیانەوەیشتری کوردستان ژیانەوەیشتری کوردستانی جوان ئەڵێن پێشمەرگە هەمیشە ئەوانەی کە چاوێن پیا هەڵنایە چاوێن کوێ دەبێت پێشمەرگە هەمیشە تاجی سەرسەری ئێمە و هەمیشەش ئەفسانەی داعش بەزێرن لە جیهانە پێشمەرگە ناوناوبانجیشی مەزنی هەیە بە سەگ وەڕەکان هیچ بیز نابن پێشمەرگە مەزنە پێشمەرگە لەگەڵ ئازادیە یەکسانن بۆیە ئەڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەرسەری ئێمە و هەموو جیهان شەهیدەکانی شتا ئەبەد ئێمە سەری تازیمیان بۆ دانەوێنین کەواتە سڵاو کوردستان سڵاو پێشمەرگە سڵاوی کوڕەکاژاویش بۆ تۆ باوە گوڕگوڕ